ڕێڕەوەکان لە بۆ ئیزراعاتی سەرەتایی و لە بۆ دەربازکردنی ئەو خەڵکانەی کە لەو شوێنانە مەترسیان لەسەر هەبووە. جارێککە تاکید دەکەینەوە سوپاس لە بۆ خودای گەورە هیچ زیانێکی گیانی نەبووە. زیانی مادیش وەکو باسمان کرد بە تاکیدەوە لە ئایندەدا ڕادێگەینین، بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری هەیە لەسەر کارەبا هێڵی پاڵەپەستۆی بەرزی هەولێر سلێمانی هەولێر دهۆک لە کار کەوتووە. تیمەکان ئێستاوە کار دەکەن کە لە چەند سەعاتی نزیکدا چا بکرێتەوە، بەڵام کارەبای نیشتیمانی بە تاکید لە چەند گەڕەکێکی شاری هەولێر و لە چەند شوێنێکی شاری هەولێر نابێ. وەکو باسمان کرد تیمەکان زۆر بە پەلە ئێستا کاری تێدا دەکەن و ئینشاڵڵا لە چەند سەعاتی داهاتوو ئەو بابەتەش چارەسەر دەبێتن. و هەر سەبارەت بەوەی کە بەپێی پێشبینیەکانی کەشناسی ئەمڕۆژ لە دوای نیوەڕۆ باران بەردەوام دەبێ، لە درەنگانی شەو ڕێژەی بارانی بارین بە لێزمە زیاد دەبێتن و لە سەعات 12 شەو تا 6 بەیانی پێشبینی دەکرێت بارانی زۆر ببارێتن و بەیانیش ڕۆژی هەینی بە هەمان شێوە پێشبینی دەکرێت باران بەردەوام بێتن و بە لێزمە ببارێتن. بۆیە ئێمە وەکو پارێزگای هەولێر بە هەمانجی لەگەڵ هەموو دەستگاکانی پەیوەندیدار بڕیاری ئەوەمان داوە کە تەواوی هێزەکانی پۆلیس هەروەها زێرەبانی بەرگری شارستانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر، سەرۆکایەتی شارەوانی هەولێر، هاتوچۆی هەولێر، ئاسایش و پێشمەرگە و هەروەها تەندروستی لەگەڵ تەواوی قایمقامیەت و ناحیەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. بۆیە داواکارین لە هاوڵاتیان لە هەر جێگایەک هەستیان بە مەترسی کرد دەتوانن پەیوەندی بە فەرمانگە خزمەتگوزاریەکانەوە بکەن